لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 587 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆزبێم و خزمەتتان بەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازی سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وما الحياة الدنيا إلا لعب ولهو وللدار الآخرة خير للذين يتقون أفلا تعقلون. بەڵێ خۆشەویستان، دیارە لە ئاەت پێشووتر خوای گەورە باسی لە کەسانێک کردکەوە دەیانگۆ ژیانی دنیا تەنها ژیانمان ژیانی دنیاە، ژیان تەنها ژیانی دنیاە و نەفی ژیانێشکیان دەکردەوە لە دوایی مردن. ئیتر باسی حاڵی ئەوانش کرد کاتێکەوە مردن و قیامەت دەیانگاتێک و حەسرەت دەچێشن بە چ شێوەیەک خەسارەتمەندی دنیا و قیامەتن. جا رب العالمین دەفەرمی حەقیقەت و دنیا ئەوە نییە کە ئەوان وا تێدەگەن کەوا ژیان تەنها بریتێ لە ژیان دنیا، نا، بەڵکو ژیانی دنیا چییە؟ وما الحیاة الدنیا إلا لعب ولهو، تەنها گەمە و گاڵتە و ڕابواردنە. وللدار الآخرة، وبالتأكيد دار الآخرة کەوا قیامەتە خير للذين يتقون، چاکترە و باشترە، بەڵام لۆ چێ؟ لۆ کەسانێکەوە يتقون کەوا تەقوای رب العالمین دەکەن. ئەفەلا تعقیلون، عەقڵتان نییە کەوا ئەو ئاخرەتەی کەوا خەیر و ئەبقایە هەڵبژێرن لەسەر ئەو دنیای کەوا کە حەقەتەکەی لەعیب و لەهوە. بەڵێ وما الحیاة الدنیا إلا لعب ولهو، لعب و لەهو فەرمی ژیانی دنیا هیچ نییە تەنها لعیب و لەهوە. لعیب بە چەندین شێوەزانیان لێکیان داتوە. یەک لەو شێوازان دەفەرمی هو العمل الذي لا يقصد به مقصدا صحيحا. لعیب واتە گەمان ئەو کار و کردەوەیە کاتێکەوە ئەنجامی دەدەی هیچ مەبەستێکی دروستت تێیدا نییە، من تحصیلی منفعة ئەو دەفعی مەضەڕە، کەواتە ئەو گەمان ئەو کردەوەیە کە کاتێک کەسێک ئەنجامی دەدا دەڵێ هیچ مەبەستێکی دروستی تێدا نییە لەوەی کەوە منفعەتێک بەدەستبینی یاخود زەرەرێک لەدەست بدا، لێ پێوتر دەی گەمان دەکەیت و واتە جددینی لەو کاری کە دەکەی. لەهو چییە؟ ڕابواردن. هو الطلب ما يشغل عن معالي الأمور، کەواتە لەهو ڕابواردن ئەوەیە بە دوای شتێکدا بڕۆی و داوا شتێک بکەیکەوە لە شتە بەرزەکان ئەتووی لا بدا وعما يهم الإنسان ويعني وهروها لەو شتانێکەوە بەرزن و لەو شتانێکەوە با بڵێن عیلاقەی بە تۆ هەیە، ئەوەی کەوا بەنسبەتە تو مهمە ئەتوو بچی واز لەو شتانە بینی خەریکی شتەشکەبی کەوا بە هیچ شێوەیەک ئیسفادەی لۆ تو نییە. کەواتە لەهو لێ زیاتر وە کۆندێک دەزانان دەفەرمون منداڵی گچکە کە کاتێک خەریکی ئیشی بێ ئیسفادەی پێگوتن لەعیب دەکات، بەوەی ئەسڵەن ئەو مکەلەف نییە. لەعیب واتە ئەنجامدانی کارێک بەبێ هیچ هەدەف، بەڵام کە گەورە بوو ئەگەر هەر خەریکی لەعیب بێ هەر خەریکی گەمان بی لەو حەت پێدێن لەهو، لەبەر ئەوەی ئەو کەسە لەسەر ئەساسیەوەی کەوا مکەلەفە و پێویستە ئەو کارانە ئەنجام بدا کەوا بەختەوەری دنیا و قیامەتی تێدایە، لەسەر ئەو ئەساسی دەچی واز لەو شتان دەینی و خەریکی شتێک دەبکەوە هیچ ئیسفادەی لە بۆی نییە. بەڵێ وەکو لە تەفسیری سعدی دەڵێ حەقیقەتی دنیا چییە؟ وەکو رب العالمین دەفەرمی لعب ولهو، لعب في الأبدان، واتە ئەو ئەندامە و ئەو ئەندامانەی جەستەی خەریکی لەعیب و خەریکی گەمانە. وەلەهو في القلوب، دڵەکەشی لاهیە بێئاگایە، دڵەکەشی بێئاگایە. فالقلوب لها والهة، کەواتە دڵەکان
لە بۆ ئەو شتە بێ ئیستفادانە والیها زۆر بە پەرۆشە والنفوس لها عاشقة نفسی ئەو ئینسانانەی کەوا خەریکی دنیانە عشقی ئەو دنیا دەبن کەوا تەنها ڕابواردن تێدایە والهموم فيها متعلقة والاشتغال بها كلعب الصبيان کەواتە زۆرێک لەوانەی کەوا دنیا بەگەمە و گاڵتە دەزان وەکو کوردەواری خۆمان هەردەوی دەکات دەڵێ دنیا فشەیە والهموم فيها متعلقة هەموو خەمەکانی تەنها لە دەوروبەری دنیا بەڵام خەریک بوون بە دنیا حقەتەکەی چییە؟ کەلعب الصبيان خەریک بوون بە دنیا وەکو گەمانی منداڵانە زیاتر نییە فالحياة الدنيا أو زلير دآية كاتك خواهي قرد فرمي حقتي جياني دنيا لعب ولهوة واتا هيتي بكالقناية نا زانان وانا فرمون واتا لتفسير وآتي بكبوشو خواهي قرد فرمي دفرمون فالحياة الدنيا لعب وله لمن اتخذوها فرصة للتكاثر والتفاخر وجمع الأموال من حلال وحرام كواتا دلين ژیانی دنیا لعب و لەهووە گەمە و ڕابواردنە لە بۆ کەسانێک کەوە ئەو دنیایەی بە فرسەت و بە هەر زانێ بەس لە بۆ تەکاثر منافەسە لەسەر ئەوەی کەوا چێ زیاتری هەیە فەخر لەسەر یەکتری بکەن ماڵ کۆ بکەنەوە لە حەلال و لە حەرام پێی گرنگ نەبی ولم يقيموا وزنا للأعمال الصالحة التي كلفهم الله تعالى بها تنها خەریکی دنیا خەریکی منافەسەیە لەسەر دنیا لە حەلال و لە حەرام کۆی دەکاتەوە بە هیچ شێوەیەک هیچ وزنێک دانانێ لە بە ئەو کردەوە چاکانی کەڕخوا دەیەوێت سبحانه وتعالى أما بالنسبة للذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەدی ئەوانی کەوا ئیماندارن گوتیان ربنا الله پەروەردگار مانە و ئیستقامەیان لەسەر ئەو عەقیدەیە هەبوو فإن الحياة الدنيا تعتبر وسيلة إلى رضا الله لەلای ئەوان ژیانی دنیا وەکو وەسیلە و هۆکارێکە لبو جيشتن برزامندي رب العالمين وإنما يحصل عليه المؤمن في هذا اليوم من ثواب جزيل ومن نعيم مقيم وأويك وإيمان دارا لروج قيام بدست دين لو باداش تزوري ولو خوشي كواتيدا دمينينوا هو خير من الدنيا وما فيها بالتأكيد زور أكثر لدنيا لهم أو خوشياني لدنيا داها لهم أو متع خوشياني دنيا كهموي زائلو کە بە بەردەوامی لە بۆ هیچ کەسێک بەردەوام نابی ئیتر کەواتە بەو نەزڕەی تەماشاکردنی دنیا شتێکی کاتیە دنیا هەر لە ناوەکەشیدا خوای گەورە کە ناوی لێنایە دنیا وەکو چەند جارش باسمان کردێ یان لە دنو هاتیە لە دنو کەوا نزیکە بۆ مانایی کەوا فعلەن شتێکی نزیکە و دەڕوا و کۆتایی پێدێ ئەوت کەش ئاخیرەیە کە لە دوای ویدێ یان لە دنو لە دەناەتەوە هاتوتە قەدر و قیمەتی کەمە بەڵام لەگەڵ ئەوەش بەنسبەت ئیمانداران ئەو دنیایە و ئەو تەمەنەی کە خوای گەورە پێت دەبەخشی نیعمەتێکە ئەو هەموو زینەت و جوانیەی لەسەر ڕووی دنیا هەر هەمووی بەرەو خوات دەبا سبحانه وتعالى هەر هەمووی ڕێی خوات نیشان دەدا ئەو دنیایە بەنسبەت ئیمانداری ئەو مەزرعە و ئەو چێڵگەیە کەوا بەهۆیەوە بە فەزلی رب العالمین تێیدا کار دەکات تاوەکو ئەو قیامەتە نەبراوە و بەهەشتی نەبراوە و ڕەزامەندی رب العالمین بەدەستبینی کەواتە ئەو فشێنیە کەوا کەسانێک بە فشەی تێدەگەن نا دار الابتلاء دار العملە بەڵام کەسانێکەوە ئەو حەقەتە نازان یاخود خۆیان لێجێل دەکەن تەنها و تەنها خەریکی ڕابواردن خەریکی گەمانن خەریکی هیچ شتێک نین کەوا سوودی لێ وەربگرنەوە لە قیامەت بالفعل بەنسبەتەوان مایەی هەڵخەڵەتانە وما الحياة الدنيا إلا متاع الغرور ژیانی دنیا هیچ نییە تەنها خۆشیەکە کەوا خاوەنەکەی پێ هەڵدەخەڵەتێ ئەگەر بێت و نەزەرەکەی تەنها لە ساردەوری دنیا بسوڕێتەوە و تەماشای پاشی دنیا و پاشی مردن نەکاتن خوا پەناماندا وللدار الآخرة خير للذين يتقون بەڵام بەتەئکید ئاخرەت زۆر چاکترە لە بۆ کەسانێکەوە یەتەقون لە بۆ هەموو کەسێک باش نییە ئاخرەت لە بۆ کەسانێکی نامتەقی لە بۆ کەسانێکی بێباوەڕ هەر موسیبەتێکی زۆر گەورەیە ئاخرەت لەبەر تێدا سزا دەدرێن تێدا لە عەزاب دەمینێنەوە بەڵام لە بۆ کەسانێکەوە یەتەقون لە دنیادا خۆیان پاراستیە واتە ئەو کار و کردەوانیان کردێ کە خۆیان پێ لە سزای رب العالمین پاراستیە
ئەو کار و کردوانیان کردێکەوە بووی تەمای ڕەزابوونی خوا لێیان سبحانه وتعالى بەتەکید ئاخرەت لەبان زۆر باشترە وەلەدار الآخرەت خەیر للذین یتقون ئەو دار الآخرەتە باشترە لە بۆ کەسانێکی کەوا متقینە في ذاتها وصفاتها أو آخرة باشرة لذات خوي لخودي خوي لصفاتكاني وبقائها ودوامها لما نوي بردوام بوني وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين إتر أوشتاني تذاكوا نفس بيخوشا أوشتاني كوا تساوت بيرون دبيتوا من نعيم القلوب والأرواح لو شتا خوشاني كوا دبيت ماي أو كوا أودلو روحت بختور بي وكثرة السرور والأفراح أوهم خوشيتي دا أخوة بقسمة مامكا ولكنها ليس لكل أحد بلام لبهم كسيقنية وإنما هي للمتقين لبو كسانش متقية الذين يفعلون أوامر الله ويتركون نواهيه وزواجره كواتل لبو أم متقيان كوا فرمان كان رب العالمين زي بزيدا كانوا خويا لا قناه تاوان وقد غكرا وكان دباريزا زاول الدار الآخر خير الذين يتقون كوا الدار الآخر تساكتل لبو كساني كوا متقين والآخرة خير وأبقى بمطلقي خواهي يقول دفنمي تساكتل لدنيا وهلوها وأبقى ما نوشي زياتر كواتا الدنيا فانية بلام آخرت باقية دنيا ممرة بلام آخرت مقرة يترزور مهمة بوشيوي بحقتي خوي تماشي دنيا بكي لو لك وتاءات كذا فهم أفلا تعقلون آية أفلا تعقلون أفلا يكون لكم عقول عقلي رشد تانية عقلي رشد طبعا عندو عقل هي عقلي إدراك هي عقلي رشد بعه بهوي عقلي إدراك همو أو كسانك عقلي إدراك يعني وات راستو تسب ليك زدادة كانوا باشو خراب ليك زدادة كانوا عقلي إدراك يعني هو بهوي أو عقلي إدراكشة كواشيد نين مكلفا بلام عقلي رشد أو عقلي كوا بهوي وقيامت هالدبجيري لسر دنيا ريقاي الراس وصراط المستقيم هالدبجيري لسر كورا ريقا كاني تركوا لولا ولولانا وبلو جهنم الدبا أفلا تعقلون أو عقلي رشد تانية كوا إدراج أوي بيبكن كامل ودو جيانا باشتر وهالي بجين دنيا يان قيامت كواتا أجر كسر عقله بالتأكيد قيامت هالدبجيري أو كارو كردوانا أنزام داتن كوا لقيامت بختوري ذكا وخوي لو جناه تاوانانا ده باريزي كوا لقيامت ده بدبختي ذكا بلا وزاو كزانا ده فرمون أو استفهامي كوتاي آتكش أفلا تعقلون لبوتسيا للحث على التدبر هاندانا لبوي كوا إنساني خاوان عقل بير بكاتوا والموازنة بين اللذات العاجلة الفانية بام توازنك بكا مقياسك بكا بپیوەرێک بێتن ئەنجامی بدا لەناو عەقل و دڵ و دەرونی کەوا ئایا ئەو لەزەت و خۆشیە کەمانە و موەقەتانەی دنیا هەڵبژێری یان ئەو نەعیمە باقیە و ئەو خۆشیە باقیە کەوا لە قیامەتێدایە کەوا وەصف ناکرێ یاخود وەکو زانت فەوقە وەصف الواصفین إلا مەگەر خوا وەصفی بکا سبحانه وتعالى كوا خير وأبقى لسروي هموشيان رزامندي رب العالمين شاد بونو بديدار رب العالمين أو ذا شاد بونو بخزمة پیغمبر صلى الله عليه وسلم باقي پیغمبران ديك عليهم الصلاة والسلام لا وهلوها لا شاد بونو بديدار صحابة وتابعين بياو تاكان كوكو رب العالمين دفر من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا يتر براستي بياوي هوشمن ياخذ إنساني هوشمن لجنو بياوان أو كسيك أو آخرتك وخير وأبقى هل دبجيري كاري لودكا هل ناخلتي بجياني كرتي دنيا وكاتش كوا قيامت هل دبجيري والله لدنياش بختورة بو إيمانو اطمئنانو بو راحة سكونيك وأخوايق ودخاتنا ضلو دروني وكو الشيخ الإسلام بو بهشتيك لدنياش دا خواهي قلنا دلو دروني درستي دكاتن وهروها زور بعزته كرامته سربلندي دجي ولا قيامتش أو بهشت بانو برين رزاما دي رب العالمين بدز ديني رزاما وخواهي قول لهم من بجميري وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين
لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون